بەپی راپۆرتێکی نهێنی کە لەسەر ڕەوشی ئەمنی کەرکووک ئامادەکراوە بۆ وەزارەتی ناوخۆی عێراق نێردراوە، وەزارەتەکە بەناونیشانی نهێنی و بەپەلا کۆمەڵێک ڕێکاری گرتوۆتە بەر و راپۆرتەکەش کوردی بە ئەنجامدەری ڕووداوەکانی تیرۆر و ڕفاندن و کوشتن لە کەرکووک تۆمەتبار کردووە. ئەو راپۆرتە نهێنیە کە NRT لە سەرچاوێکی تایبەتەوە دەستی کەوتووە لە 6 لاپەڕە پێکاتەوە و بەپێی بدەداچوون و زانیاریەکانی NRTش راپۆرتەکە بە هاوبەشی لەلایەن 3 کەسەوە نووسراوە کە دوانیان عەرەبی سوننن و لە دەستگا ئەمنەکانی کەرکووکدا بەرپرسیارەتیان هەیە. ئەوەی دیکەشیان تروکمانە و پێشووتر پەرلەمانتاری عێراق بووە و ئێستا بەرپرسیارەتی حزبی هەیە لە شارەکەدا و ناو بەرپرسیارەتیان لای NRT پارێزراوە. راپۆرتەکە کە بەناونیشانی راپۆرتی تایبەت بە ڕووداوەکانی تیرۆرکردن لە پارێزگای کەرکووک بە شێوەی نهێنی ئاڕاستەی بەغدا کراوە، لە دەستپێکدا ئاماژەی بەوە داوە لە کەرکووک زنجیرێک ڕووداوی تیرۆرکردن بە شێوەیەکی بەردەوام ڕوودەدەن. لە راپۆرتەکەدا ئاماژە بۆ کەرەستانە کراوە کە کاری تیرۆرکردنەکەی پێ ئەنجام دەدرێت و دەڵێن ئەنجامدەرانی ڕووداوەکان ئۆتۆمبیلەکانیان هەڵگری تابلۆی هەرێمی کوردستان و دەژڵێن ئەو کەسانی بربەستن لە بەردەم پرۆژەی کوردی لە کەرکووک دەکرێنە ئامانج و ئەو شوێنانی جەستەیان دەپێکن کە ڕاستەخۆ دەبێتە هۆی گیان لە دەستدانیان. بەپی راپۆرتەکە کە لە بەردەستی NRTە پرۆسەی تیرۆرکردنەکانی بەسەر 3 بەشدا دابەش کردووە. ئەوانیش کپکردنی ئەو دەنگە سیاسانی پێچەوانەی بۆچوونی کوردن، لە ناوبردننی ئەو کەسانەی لە دامەزراوە هەواڵگیرەکاندا کار دەکەن و بە دوای ڕاستی ڕووداوەکان و ئاشکراکردنی تاوانی تیرۆرکردنەکاندا دەگەڕێن. لابردنی ئەو ئاستەنگانەی دێنە بەردەم هەوڵەکانی هەرێم بۆ کۆنتڕۆڵکردنی نەوتی کەرکووک وەک لە راپۆرتەکەدا هاتووە. لە هەر یەک لەو 3 بەشەدا ژمارەیەک ڕووداوی تیرۆرکردنی بە وردەکاریەوە خستۆتە ڕوو کە کەسایەتیە سیاسی و ئیدارەکانی کەرکووک کراونەتە ئامانج. هەر بەپێی راپۆرتەکە مانگی 12 2015 محەممەد خەلیل جوبوری سەرۆکی کوتلەی عەرەبی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە گەڕەکی تزعینی شارەکە تیرۆر کراوە. ئەوەش خراوەتە ڕوو کە پێشووتر محەممەد جوبوری پێشمەرگەی بەڕوخاندنی گوندە عەرەبیەکان تۆمەتبار کردو و بۆ ئەو مەبەستەش سکاڵایی گەیاندوتە سەرۆکوەزیرانی عێراق. یەکێکی تر لەو ڕووداوانەی لە راپۆرتەکەدا ئاماژەی پێکراوە تیرۆرکردنی مقدم حاتم کەریم حەمدانیە لە 25 حوزەیرانی 2016دا کە بەڕێوەبەری بەشی ڕەگەزنامەی کەرکووک بوو و لەلایەن ژمارەیەک چەکدارەوە کە ئۆتۆمبیلێکی جۆری ئۆپلیان پێ بووە و لە ناوەڕاستی کەرکووکدا و لە نزیک گەراجی بەغدا تیرۆر کراوە. بەپێی راپۆرتەکە بە ئامانجکردنی مقدم حاتم حەمدانی دوای ڕاستپاردنی هات بۆ بەڕێوەبەری پرۆسەی کارتی نیشتیمانی کە حەزبە کوردیەکان بە هەموو شێوەیەک ڕەتیان کردەوە و دژی وەستانەوە وەک لە راپۆرتەکەدا نووسیویانە. هەر بەپی راپۆرتەکە ڕۆژی 3 ئەیلولی 2015 شێخ حسێن عەلی ساڵح جوبوری سەرۆکی ئەنجومەنی قەزای حەویجە لە سنووری کەرکووک تیرۆر کرا. شێخ حسێن جوبوری یەکێک بوو لەو دەنگە دیارانەی دژی گەڕانەوەی کەرکووک بوو بۆ سەر هەرێمی کوردستان. NRT لە درێژەی بەدۆداچوونەکانیدا توانی لە ڕێی سەرچاوەیەکی ترەوە بەڵگەنامەیەکی دیکەی پەیوەست بەو پرسە دەستکەوێت کە نووسراوێکی بەرپرسی نووسینگەی بریکاری پێشکەوتوی وەزارەتی ناوخۆ و بە شێوەی نهێنی و بەپەلا لە 12/12/2016دا ئاڕاستەی نووسینگەی وەزیری ناخۆکراوە. لەو نووسراوە نهێنیەدا کە دەستی NRT کەوتووە تێیدا ئاماژە بۆ کراوە کە بریکاری پێشکەوتوی وەزارەت راپۆرتی پرۆسەی تیرۆرکردنی لە پارێزگای کەرکووکی بینیوە و فەرمانی داوە بە پێکێنانی لیژنێکی لێکۆڵینەوە لەو بارەیەوە و کە لە ماوەکی دیاریکراودا لیژنەکە ڕاستپاردەکانی خۆی پێشکەش بە وەزارەت بکات. هەر بەپێی زانیاریەکانی NRT لە دوای دەرچوونی ئەو نووسراوە 3 لیژنە لە بەغداوە سەردانی کەرکووکیان کردووە و لیژنەیەکیان پێشنیازی گۆڕانکاری کردووە لە پۆستە ئەمنیەکاندا. ڕۆکان جاڤێ NRT کەرکووک.